ساسە شەوقی سەرپەرشتیاری پەروەردەی هونەر و سەرپەرشتیاری پێشانگایە و هەروەها پێشانگایشدا بە تابلویەکەوە بەشداریم کردووە. ئەو تابلوی جەنابەت ینی ڕامانین چیە لەسەر چیە بیرۆکەیوی چییە؟ تابلوێکی ئینتیباعیە زیاتر سەرنج و ڕەئی خۆم بەرامبەر سروشت ئەو ڕێگانی کە لە ناخەو هەڵەقوێ ئەو ڕێگانی کە تەواوکەری شکڵەکانە هەروەها لەم ئیشەمدا کۆمەڵێک سەربەستی بەخۆم داوە کە بەڵام ئەو سەربەستیەش لەسەر بنەمایشی زانستیانەیە لەسەر بنەمایشی ئەکادمیانەیە سکوم ئەکادمیەت بناغی هەموو قوتابخانە هونەریەکانە. طبعا بۆی مە زۆری خۆشحاڵیە لە شاری دۆشی دەلال ئەم پێشانگایە ئەکەینەوە ئەم پێشانگای بێتە هۆی مایی برایەتی و خۆشەویستی و تەبایی و هەموو هونەرمەندان کە زوربەی هونەرمەندانی شۆکاری لە شاری سلەیمانی دهۆک هەولێر کەرکووکی خۆشەویست بەرداریمان کردووە. ئەم پێشانگایدا بۆ دوو ڕۆژەکان دوای ئەوە ئەبرێ شاری سلەیمانیش دەبێت پیشان دەگرێت هونەرمەندان سربەستن لە کارەکانیانە کۆمەڵ ستایلی جیاواز کۆمەڵ ڕەنگی جیاواز کارەکان بریتین لە تابلۆ گرافیک پیکەرسازی سیرانیک. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێمەدان بەخێر بێن. طبعی سپاس بۆ ئێوە بەخێر هاتنتانەکەم بۆ پێشانگەکە. ئەمڕۆ 26 مانگ ئەم پێشانگەمان کردەوە لە شاری دۆکی خۆشەویست بەشداری 88 هونەرمەندی شارەکانی کەرکووک و سلێمانی و دهۆک و هەولێر. منیش خۆشم بەشدارم مێشێکم لەو بەشدارانی کە لەم پێشانگایە بەشداریم کردووە. تابلۆی لەسەر چیە یعنی لەسەر چی بەشداری بام ئەم دوو تابلۆیم بەشداریم کردووە تەقیکە لەبەر شاشە بەڕاستەکەی ئەوەیە لێرا من سلۆیش تازەم بەکارهێناوە لەوانی پێشوم ناسێت ویست وەک تەجروبەیە ویستم تەبێم پاسی لە لەسەر کانڤاس کردومە ئەمێ بەو شێوەیە ئیشکەم تقریبان سەرەتاوی کارکردنەوە ئەو شێوە کارکردنەوە نازانم تا چەند سەرکەوتووە بنکایە بەردەوام ئەبن. وەکوت بینن کوپتریا ئەو تابلۆ یانجی کارێن دەستی یانجی هەر تابلۆکی گوت بێ پێشانگەیە هاتیە نیشاندان کارێن جیواز هاتیە نیشان هین تو وەکو هونەرمەند چەندکە خۆشن کارێن جیواز جید با پێشانگە هاتە دیتن. بەڵێ ئەفکاری زۆرتیە یعنی ماش هەمویان بە یەک ستایل ئیشان نەکردووە هەمە چۆشنە ئێستا واقعیتیایە بڵێن تەنقیدیتیایە کۆمەڵێکی زۆر جوانیتە ینی بەڕاستی ئیشەکان هیلاکی پێوە دیارە ئەو بەڕێزانێکی شیانتیا کردو هاوڕیانە بە تاکید ماندووبوونیشتە و من خۆشم زۆر خۆشحاڵم هەنوو پێی خۆشم کە پێشانگایش ئاما کردوتەوە لە دۆک ینی هەمووەکو مابینی شارەکانی خۆمان شارە کوردەکان ئەو سنوورە نەبێ باشە ینی تۆ لە من تێبگەی دۆک لە من تێبگا من لە دۆک تێبگەم خۆشە هەم لە هەولێر هەم کەرکووک بینەر وەکو من تەجروبەم هەبێ و من خۆم تقریبا چەند هەیامێک لە ساڵێک لە دۆکا ژیاوم هەواڵێ زۆرن لێرە ینی خۆم دۆک بە شاری دۆمی خۆمی تێگەم بەڕاستی خۆشحاڵم بە دۆک زۆر شاری دهۆک ینی سەقافەتی زۆر تێ ینی خەریکە بەرەو پێشەوە ئەڕات ینی خەریکە تەتەوڕێکی باش ئەبینێ بەخۆیەوە بەس زاد ئەمڕۆ لەوا چێ کەس حاضر نەبوو کەسێکی زۆر حاضر نەبووێتن وەکوتی تاحەکە بەس خۆ شەر زۆری نییە شە دەوێت کەسێکی ئەگەر کەسی کەمیش بێت تێت بگە لە شتەکە تێبگە نەخبەیەکیش بێ هەر باشە هەر بەخێر بن سەر چاوم زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن. وەکو هونەرمەندێکی شێوەکار و وەکو بینەرێک ئەس هاتمە پێش vê پێشانگەهەیە دیدنا من بۆ vê پێشانگەهەیە شتێکی جانە یعنی کە هونەرمەندن هەر چار پارێزگەها هەرێما کوردستانی بەشدار بن وەکو ملتەقایەکیە ئەڤە گەڵێکیا گرنگە
کو هنرمند کو دو بنیاسن و پیوندیت نابینا خرد بن پیوندیت هنری هر واسا و اف که دید نامن بو برهم و کار هنرمندا راستی من ستایلن جورا و جور تدا دیدن و کرستن جورا و جور خاطین کار اینات دوی پیشانگه هدا هندک هنرمند داشوان یعنی دیاره کار خوی گوهارتی یعنی کو گوهرینه که اختیار ستایل خو هندک شواید مان وک خو زوربه وانجی کارن کبن بجدار بینه خاصه هنری هفچر خنوکه یه آزاده هنرمند این تو نشی بیجه و خلط اوه درسته اوه درسته بشید پتر جانی برهم خدا بینی تو بشید یعنی متذوقی وان بینری که والا خوبه گیری داد داخبار بید یعنی او یا باش او سرکفتیه یعنی نشی بیمته بس بشیوه که گشتید که جانه یعنی باشه و پیشنگه اکید یا سرکفتیه سيراميك باج منتجك جانبون نحت هروصاب نحت جي هروصاب بيكر يعني داري وجلك معادنا وتصادنا بكار إنان أو جي تشتكي جانبو بومن بله أهلا درس با سف جوا أهلا رمضان بجداريات بچه سپاس بو بدرفته من بجدارم بدو كارت هنري بيكري بله بس دو كارن هنري أو جي شول بداري هاي دارجي نوعي داري جيزي طبيعتي ما يكو برابطر ما محاولة كمكو جينجاما مثلا قالك يهاتي صوتون وتيقدانو او بجا باشماويت في جينجاي از محاولة كان في كارت في باشماويت يهاتي صوتون تيقدان استفادة خوش وي داري بكم وي كرستي بكم كو تشكيني جدال بخير اما صاحب تریا هنرمندن کو بجداری دا بندک ستایلن جواز آنی نیتر کو مدی دینت و پیشنگه تیجه کشمان هنرمند دید نتا پیشنگه یعنی چند تا سرکفتی بو کو وان ستایل جواز پنی هنرمند کورسان بجداری داد اد بجن تشتكي جانه مثلا همي هنرمندات هيك ستايل هي جلك ستايل تداين وجلك هنرمندن يعني طبيعة دي هر جلك ستايل تداين تشتكي جلك جانه اف پیشنگه سنتری هوای بکری اینا بری بتا باجری دیجی اوه کاری که هیچ باشتره مثلا چونکو احتمال مثلا دایره کل بری مثلا نشد هند هنرمنده کن کرد بس هکه اوصا خولک دن و پیک بن اوی دیکن اوه کاری که سرکفتیه باشه سر جواد خیر سلامت